شر پارتیزانی دا داگیرکرا یان صدامی و دیکتاتور عراق دویا هنیی و طوله تحقیقو جنو خلق کردستان سبیل پرنسیپ تو همین دیو بنگواز یا سلوک هرم و کردستان کو خلق کردستان دنگ دایا دوی آریشت خو چاره سر کن خوب حزب و نشان دین در فتح بردست ما در فتح هات رخصان بو ساختگیرنا و بیروریه و جبو رزگرتنا کسوکارن انفال کریا و جبو رسوا و شهمزار کرنا و توانا هندامازن او حکومت عراق بدجی گلمه انجام دای ام وکو رخرا و هشتی و هشیان آساندنا توانن انفاله و ریوبریا گشتی و شهید و انفال کریان لوه که رابوی نفس ساختگیرنا و بیروریه جهنمی از بحشتم تو دار قصبة رقو هشكي أزدار بريا جري رقم تو موشي الأفلقي وأسمع ملك أراز مصطفى حسين ئەم سەردانانەمان بۆ خزمەتی برا پێشمەرگەکانە بۆی پیان بڵین ئێمەش لەگەڵتانین هەمومان وەکو تیمێک وەکو خێزانێک هاتوین ئەمانوێت تەنها ڕۆژێک وەک پێشمەرگە بژین ئەمانەوە تەنها ڕۆژێک خزمەتی پێشمەرگە بکەین ئەوان بە چەک و بە غیرەتی خۆیان و بە ئازایەتی خۆیان دیفاع لە ئێمەکەن ئێمە ئەوە نەمان پێکرێت تەنها جەزایەکی زۆر بچووکی پێشمەرگە بینەوە بین بڵین ئێمە تەنها ئەوە نەمان پێکرێت دانەکانتان بۆ چاپ بکەین لێرەوە ئێمە وەکوێزی پێشمەرگە لە بەرەکانی جەنگ ئەم برادران هاتنە بۆ لای ئێمە و بۆ خزمەتی ئێمە هاتوونە دانمان فەحسەکەن و بۆ خزمەتی ئێمە هاتوون ئێمە زۆر زۆر سوپاسیان ئەەکەین و هەمیشە سەرکەوتوو بن ڕۆژانە خەڵکێکی زۆر بە بەردەوامی سەردانی ئێرکانە دەکاتن بە بۆنەی نەخۆشیەوە خەڵکەکی زۆر بە پیادە دەپەڕتەوە و سیارێکی زۆریش ئەو سیارەکە دێن ئێرکانە 100 نەخۆشیان پێەیە ئێمەش داوە لەو هاوڵاتیان و لەو شوفێرانە دەکەین کەوا تەنیا قیچەک ڕێنمایەکانی هاتوچێت جێبەجێ بکەن لەسەر شەقامەکان نەخۆشەکەی خۆی دابرێت و سیارەکەی باتە ناو گەراجی بەڕاستی ئەرکوانە دایمەن قەلەباڕەکە یعنی ڕۆژەکانیش دیار نییە برێ ئەوە بیتن لەبەروەی ئەرکوانە دکتۆرەکان هەمووی لێرە خڕبوویتەوە زیاتر لەوانەیە هەر لە دوو غورفەی 3 دکتۆر زیاتریشی لێ بیتن بێ لەوەی مراجعیشیان زۆرە.